مرۆڤ کە لە دڵۆ بۆ خواتینوێ و شەیدایە و عەبداڵە دیارە بە عەقڵیش کە تەماشای خۆی دەکات تەماشای گەردوون دەکات تەماشای دەوروبەری دەکات دەڵێ دەبێ خۆم و ئەو دەوروبەرە و ئەو گەردوونە دەبێ خاوەنێکمان هەبێ واتە وەکو چۆن لە دڵەوە مرۆڤ بەرەو خوا دەچێت هاندەرێکی دەرونی هەیە هاندەرێکی عەقڵیشی هەیە بۆ وەڵامی ئەو پرسیارانەی کە من لەکوێوە هاتوو چێ هێناومی بۆچی هاتوو بۆ کوێ دەچوم ئەم گەردوونە چێ خاوەنیەتی ئەم هەموو وردەکاریە ئەو هەموو ڕێک و پێچی هەموو وەزع سیستماتیکە ئەم هەموو دیزاینە دەبێت دیزاینەرێکی هەبێ ئەم هەموو ڕێکخستنە دەبێت ڕێکخەرێکی هەبێ ئەم هەموو یاسایە دەبێت یاسادانەرێکی هەبێ عەقڵ مرۆڤ ناچار دەکات جا من دیارە دوو یاسای لەو کتێبەدا دوو یاسای بنچینەیم هێناونەوە یەکەم یاسای هۆکاری دووەم یاسای ڕێک و پێچی هەموو پەیدابوویەک پەیداکەرێکی هەیە و هەموو ڕێکخراوێک ڕێکخەرێکی هەیە بەڵام لەو کتێبەی کە پێشتر ئاماژەم پێدا ئیمان و ئیلحاد لەوێدا حەوت یاسای عەقڵیم هێناون یعنی عەقڵ دەگونجی حەوت یاسای لێ هەڵبهێنجرێن لە بەڵگە نەویستە عەقڵیەکان کە هەر کامێکیان بەڵگەیە لەسەرەوەی کە عەقڵ مرۆڤ ناچار دەکات خوا بناسێت و خاوەنی خۆی بناسێت